کەمی دانەوێڵەی ئۆکرانیا لە جیهاندا لە دوای دەستپێکردنی شەری رووسیاوە بۆ سەر وڵاتە لە 24 شوباتی ئەم ساڵەوە ملیۆنان کەسی لە مەترسی برسێتیدا هێشتۆتەوە و بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی خۆراک و لە سایلۆکانی شاری ئۆدیسای ئۆکرانیاش نزیکەی 20 ملیۆن تۆن دانەوێڵە گیریان خواردووە. لەو پێناوەدا نەتەوە یەکگرتوەکان و تورکیا سەرپەرشتی ڕێکەوتنی نێوان هەریەکە لە ئۆکرانیا و رووسیا دەکەن بۆ هەناردەکردنی دانەوێڵە لە ڕێگەی دەریای ڕەشەوە. نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاوتی ئێمە لە بنەڕەتدا پێشوازی لە ڕاگەاندنی ئەم ڕێکەوتنە دەکەین، بەڵام ئەوە ئێستا گرنگە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و ڕێگەدانە بە دانەوێڵەی ئۆکرانیا بۆ گەیشتن بە بازاڕەکانی جیهان. دیبلۆماتەکان دەڵێن پلانەکە بریتیە لەم خاڵانەی خوارەوە. کەشتی ئۆکرانیەکان کەشتیەکانی هەڵگری دانەوێڵە ئاراستە دەکەن بۆ هاتوچۆکردن لە بەندەرە ئاویە بۆم ڕێژکراوەکان. رووسیا ڕەزامەندی بۆ ئاگربەست لە کاتی جوڵەی بارەکان دەردەبرێت. تورکیاش بە پاڵپشتی نەتەوە یەکگرتوەکان پشکنینی کەشتیەکان دەکا بۆ کەمکردنەوەی ترسی رووسیا لە چەکی قاچاغ. ئامانجی ڕێکەوتنەکە ئاسانکاریە بۆ هەناردەکردنی دانەوێڵە و پەیینی رووسی بە دەریای ڕەشدا کە واشنتن لەم دوایانەدا بەڵێنی گەرانتی داوە لەو بارەیەوە کۆمپانیەکانی گواستنەوە بتوانن کەشتیگەلی باری گەورە بۆ رووسیا دەستەبەر بکەن با مەبەستی هەناردەکردنی دانەوێڵە و پەیین بەبێ ئەوەی سزاکان کاریگەریان لەسەر ئەم بابەتە هەبێت. ئەمەش لە کاتێکدایە بەهۆی سزاکانی سەریەوە مۆسکۆ تەنها ڕێگەی با بەکارهێنانی کەشتە بچووکەکانی پێدەدرێ کە بۆ گواستنەوەی هەناردەکردنەکانی گونجاو نین. رووسیا ڕەتی دەکاتەوە بەندەرەکانی ئۆکرانیای داخست بێت و ئۆکرانیاش تۆمەتبار دەکات بەدانانی مینی دەریایی سزاکانی ڕۆژ ئاواش بۆتە هۆی خاوبوونەوەی هەناردەکانی رووسیا. لە بەرامبەریشدا ئۆکرانیا دەڵێت هێزی دەریایی رووسیا ڕێگری دەکات لە ناردنی دانەوێڵە و هەناردەی دیکەی وڵاتەکەی و هێزەکانی رووسیاش بە دزینی دانەوێڵە لە کێلگەکانی ئۆکرانیا تۆمەتبار دەکات. ئێبراهیم کاڵن وتەبێژی سەرۆکۆماری تورکیا لەو بارەیەوە دەڵێت ڕێکەوتنی هەناردەکردنی دانەوێڵە کە بۆ ئاسایشی خۆراکی جیهان زۆر گرنگە لە ئەستانبول بە سەرپەرشتی سەرۆکی تورکیا و سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بە ئامادەبوونی شاندەکانی ئۆکرانیا و رووسیا واژوو دەکرێت. سێرگی کسێلێتسیا باڵوێزی ئۆکرانیا لە نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاندووە ئەگەر ڕێکەوتنەکە واژۆ و جێبەجێ بکرێ ئەوە دڵنیایی ئەوە دەدات کاژمارەیەکی زۆر لە کەشتیەکان دەتوانن لە بەندەرەکانی ئۆکرانیاوە هاتوچۆ بکەن. هەروەها دەتوانرێت نزیکەی 20 ملیۆن تۆن دانەوێڵە هەناردە بکرێت کە ئامادەی هەناردەکردنن. ئاماژەی بەوەش کردووە ڕۆڵی تورکیا دابینکردنی ئاسایش و چاودێریکردنی پرۆسەکە دەبێت.